بەپێی پرۆژەی ئاسایی بودجێی عێراق بڕی 300 میلیارد دینار بۆ کارەکانی مادەی 140 تەرخان دەکرێت. سەرۆکی ئۆفیسی کەرکووکی لیژنەکەش دەڵێت لەلایەن سەرۆکایەتی لیژنەکەیانەوە ئاگادارکراون کە بودجەی مادەی 140 بۆ داهاتوو خۆی لە 300 میلیارد دینار دەبینێتەوە. ئەوەی کە لای ئێمە هەیە لە 5,000 بۆ 6,000 عەرەبی هاوردە خێزان چاوەڕێیەکە قەربوو بکرێتەوە. دەنی لەم پارەیە ئەگەر توانیمان 1,000 یام دەینێ شتێکی باش. کورد وەکو ئاوارە 7,000 بۆ 8,000 خێزان بەس چاوەڕێیەکە، یعنی تێپەڕیوە تەواو بۆ ئۆکەی پێدراوە بەس ماوەتەوە چەکەی بۆ دروستکرێ و پارەکە وەرگری ئەمە ماوەتەوە. ئەمیش لەم میزانیە وەکو باسێکەکەن 300 ملیارە. ئەم 300 ملیارە ئەوەی من لە هادی عامرین بیست وتی 100 ملیاری ئەتوانین بەکاربێنین، بەڵام بە پێچەوانەوە دەتوانین زیاتر بەکاربێنین. ئەو ئەڵێ 100 ملیار 100 ملیار بێ بەش هیچ ناکە، ینی بەڕاستی بەش نیوەی کەرکک ناکە، ڕوبعێکی کەرکک ناکە. اینجا چ جای خانەقینە و چ جای شنگالە و ئۆفیسەکانی ترە، بۆیە ئەو پارەیە بە چۆڕە چۆڕکە دێتە دەستی ئێمە زۆر کەمە، بۆیە بێ قسە لەسەرەوە بکرێ کە پارەی باشتر تەرخان بکرێ. پەرلەمانتاریکی عێراقیش دەڵێ خواستیان وەکو فراکسیۆنی کێتی زیادکردنیە و بودجەیەیە بۆی هەموو خێزانانەی بەهۆی سیاسەتەکانی بەعز لە پارێزگای کەرکووک گاوارە بوون قەرەبووی مادەی 140 بیانگرێتەوە. تایبەت بە مادەی 140 لە پرۆژەی یاسایی 2023دا بڕێ پارەی بۆ تەخسیس کراوە و ئێمە جەخت لەسەر ئەوواکەینەوە کە لە ناوچە جێناکۆکەکان بە تایبەتی لە کەرکووک ئەو خێزانانەی کەماون و هەتا ئێستا تعویزاتیان وەرنەکردووە شمول بکرێن هەرچەنێ زیاتر لە 165 بۆ هەفتای مڕەحەلین ئەوانەی لە پێشووتر تەرحیل کراون سوودمەند بوونە لە ساڵەکانی ڕابردووە، بەڵام ئێمە تەموحی زیاترمان هەیە و مانەوێ ڕێژەکە بە تەواوەتی سەررجەم دانیشتوانی ئەوانەی کە لە پێشووترا لە کەرکووک دەرکراون قانونەکە شمولیان کرد تعویز وەرگرن. پرۆژەی یاسای بودجە خوێندنەوەی یەکەمی لە پەرلەمانی عێراق بۆ کراوە و چاوەڕوان دەکرێت لە دوای جەژن خوێندنەوەی دووەمیشی بۆ بکرێت و دەنگ لەسەر پرۆژەی یاساکە بدرێت بەوەش مادەی 140 دەبێتە خاوەنی 300 میلیارد دینار بۆ ڕایکردنی کارەکانی لە عێراق. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.